سڵاوتان لێبێ بینەر و بیسەرەی رادیۆیتەوە بەخێر بێن بۆ یەکەمین ئەڵقەی پۆدکاستی تەوە. پۆدکاستی تەبا پۆدکاستێکی گەنجانەیە هەرزارۆ بە میوانێکی ئازیز، میوانێک پڕ ئەزمون لە بوارەکەی خۆیدا میوانی ئەم پۆدکاستە دەبێت. میوانی یەکەمین ئەڵقەی پۆدکاستی تەباش مامۆستا سامیە. مامۆستا سامی بەخێر بێت. زۆر سوپاس کاک عەبدوڵڵا، خۆشحاڵ بووم. زۆر سوپاس. مامۆستا سامی حەز دەکەم بیدایەتەن باسێکی خۆتمان لەبۆ بکەی. لە خزمەتە. من ناوم سامی عەبدوڕەحمانە. بەڵێ. لە خەڵکی هەورامانم بەئەسڵ، بەڵام لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دادەنیشم. من هەولێریمە، چونکە من منداریم هەمووی لە هەولێرێ بووە. سوپاس دەکەم. ئەندازیاری تەلارسازیم تەواو کردووە، بەڵام دوای 2 ساڵ ئیشکردن لە ئەندازیاری تەلارسازی دووبارە چوومەوە بەرخوێندن لە زانکۆی سەلاحەدین کۆلێژی ئاداب دەروونزانی، سایکۆلۆژی دەخوێنم. الحەمدوللا ئەم ساڵ کۆتا ساڵمانەوە بەرەو کۆتایی دەڕۆین و لە ئازال ئێستا لە دەستگای خێرخوازی بارزانی بەڕێوەبەری پرۆژەی پەروەردەیی دەستگام و لە 2-3 پەیمانگاش تستی IQ ڕێنمایی پەروەردەیی لە بواری تەکنیکەکانی خوێندن و سعیکردن ئەمانە بە قوتابیانی خۆشەویست ئەدەین و نووسری کتێبی کۆششیشم و لێرەشەوە یەکەم جارە ئەیڵێم وا کتێبێکی تریشم لە بواری پەروەردەی منداڵ هەر لە سکی دایکەوە هەتاوەکوم بۆ دایک و باوکان. بەڵێ ئەمە بۆ دایک و باوکان بەتایبەتی خۆیان ئامادە بکەن ئینشاءالله. پێشنیار دەکەم ئینشاءالله ئەو هەموو کەسایەتی ئەو هەموو بوارە لێ کەزاکو جێرەفتە وساس مرۆڤ کە بیری لەوە کردەوە ئەبێ بەرهەمێکی هەبێ خزمەتێکی ئەم وڵاتە بکە کە بیر لە ڕابردووی ئەم وڵاتە دەکەیتەوە. 100 ساڵە ئێمە خوێن دەدەین بۆ بەدەستێنانی ئازادی. ئێستش من سەراحەتەن پێت بڵم هێشتا لە قۆناغی یان کوردستانی یان نەمانین، بەڵام ئێستا بە هەوڵی ئێوەی ئازیز و ئێمە بتوانین بە قەڵەمەکەمان بە زانستەکەمان ئەو قۆناغە تێپەڕێنین و خزمەتی وڵاتەکەمان بکەین. هەموو ئاماندیشمان ئامانجی پۆدکاستەکەشم بە تایبەت لە بۆ گەنجانەوە بێجگە لە هەموو توێژەکانی کۆمەڵگا بەس بە تایبەت لە بۆ گەنجانە کە ئەو پۆدکاستە دەبێنێت وای لێ بکات بە خۆی دابستەوە. کەسی زۆر باشمانەیە، گەنجی زۆر بەتوانەمانەیە. من بڕوام وایە یعنی بەجددی چەند کۆمەڵە گەنجێک پێکەوە کۆ ببنەوە ئەسا پرۆژەیە کار بکەن ئەکیدم بەرهەمێکی زۆر باشیان دەبێت. ئێستاش زۆر بەرهەمی زۆر باش دەبینین لە کوردستان. جا هیوادارم بەردەوام بن لێرەوە دەستیان خۆش بێت. زۆر سوپاس. ڕاستیەکەی ئەمەوێت لە سەرەتاوە بەس ئەمە بڵێم لەوانەیە ئەم پۆدکاستەمان کۆمەڵێک ڕەخنە و تێبینی زۆری تیاابێ، بەڵام سەرەتای ئومێد سەرەتای ڕۆشنایی لە ڕەخنەوە دەست پێ دەکات. ئێمە بە خەلەلەکانمان بزانین، ئێمە دەزانین اینجا چارەسەرم بۆ دۆزینەوە ئینشاءالله. دەست پێ بکەین. زۆر سپاس. بچینە سەر تابی ئاسی سەرەتایی لە قوتابخانەکان. بابەتی کێشەی خێزان، دایک و باوک چۆن تەعامل لەگەڵ منداڵ دەکاتن، هەر وەکو سایکۆلۆژیەک، وەکو ڕاهێنەرێک، وەکو نووسەرێکی پەروەردەیی ڕاتێ لەسەر بابەتە. بەڵێ تەبەن زۆر خۆشحاڵم. سوپاس بۆ ئەم رادیۆ ئەم پۆدکاستە نوێیە و لەسەر و هەمووانە سوپاس کە من یەکەم کەسم خۆشحاڵ بووم. ڕاستێکی من هەمیشە شتێکم وتووە، ئێستش دووبارەیەکەمەوە لەناو خێزانەکانمان بەخێوکردن هەیە، پەروەردەمان نییە و لە قوتابخانەکانیش فێرکردنمان هەیە، پەروەردەمان نییە دووبارە. کەواتە ئێمە فەراغێکی گەورەمان لە بواری پەروەردەیە هەیە. ئەگەر بین بڵین پەروەردە چییە؟ من ناچمە ناو تیۆرە فەلسەفی و چەمک و پێناسە قوڵەکان کە لەوانەیە تاکێکی ئاسایی پسپۆڕی لە بوارەکانە بێت لی تێنەگا. من هەوڵەدەم ئەمڕۆ هەروە بزانم واشە قسەی سادە و هەوڵەدەین کۆمەڵێشتی پەروەردە واتە تەمەنی ئەو مرۆڤە ئەو منداڵە بزانی، بە گوێرەی تەمەنەکەی خۆی مامەڵەی لەگەڵا بکەی و پێداویستیەکانی پڕکەیتەوە. پێداویستیەکان لە ڕووی دەرونی، لە ڕووی جەستەیی فسیۆلۆجی، لە ڕووی کۆمەڵایەتی، حتا لە ڕووی پەروەردەی جنسی، لە ڕووی حەز و ئارەزوەکانی، لە ڕووی خواردن، لەو ڕوانەی کە کۆمەڵگە داوای لێکە. کەواتە هەر قۆناغێک هەر تەمەنێک بە گوێرەی تواناکانی خۆی ئەبێ مامەڵەی لەگەڵا بکەین و پێداویستەکانی تەعاملی لەگەڵا بکەین. ئەمە پێوتری پەروەردەیەکی دروست بە کورت و پوختی. من با بە نمونەیەک وازەحتریەکەم بۆ منە منداڵ لە قۆناغی 1 و 2 سەرەتایی ئەتوانێت تەنها 7 بۆ 12 13 خولەک تەرکیز و سەرنجی لای مامۆستا بێ
واتە مامۆستای سەرەتاییە بەبیر لەوە بکاتەوە بە تایبەتی پۆلی 1 و 2 سەرەتایی لە دوای هەموو حەوت بۆ دەخولەکێک چالاکیەکی جەستەیی ئەنجام بدات ئەو تەرکیزەکەی بێتەوە سەر وانە بۆ ئەوەی ئەو دەخولەکە تەرکیزی لە لای مامۆستایە دووبارە ئەکتیڤیتیەک بکە چۆنەڵی بارودۆخی دەرونی لە باشی زەوی بۆ بیزخولەکی دووەم بۆ دەخولەکی دووەم ئامادەیکە ئەمە یەکێکە لەو لە سادەترین ئەو هەنگاوانەی کە پێویستە مامۆستانی سەرەتایی ئەنجامی بدەن ئەمە لێرە زانیاریەکتان بەمێ لە وڵاتانی ئەوروپی بە تایبەتی ئەو مامۆستایانی کە پۆلی 1 و 2 3 4 سەرەتایی دەڵێنەوە ئەبێ ماستەریان هەبێ بەڵام من بەداخەوە ئەیبینم ئەو مامۆستایانەی کە تااقەتیان نەماوە بە تەمەنێکا چوە نەتوانم بڵێم ئەی بەنە 1 و 2 3 سەرەتایی و ئیتر حسابی ئەوە ناکەن حسابی گەنجەکانیشمان ناکەن ئێستا زۆر گەنجوان هەیە بە تایبەت لە زانکۆکان کە دەرچوینە تای نابن ئەوانیش هێز و تااقەتشی زۆریان هەیە لەبەرەوە مامۆستایانە ئەوانیش خزمەتی زۆریان هەبووە بەڕای من حکوومەتی هەرێم پێویستە بیر لەوە بکاتەوە کە مامۆستا بە تایبەتی تر مامۆستایانی سەرەتایی بە جۆرە لە جۆرەکان سیستەمێکدا بنێ کە زووتر نازانم ئەگەر بڵێم کەلیمەی تەقاعد بوون ناخۆش بێ بۆیان دێرەوە داوای لێبوورنەکەم بەڵام مامۆستایەک کە 45 ساڵ 50 ساڵ بێ پۆلی 1 و 2 3 سەرەتایی بڵێتەوە ئەم مامۆستا بەڕێزە یەک دنیا جیاوازی لە ڕووی عەقڵیەتی پەروەردەیی و سەردەم و زەمەن و بۆ نمونە ئەو مامۆستای کە ئێستا 50 ساڵە لە تەمەنی 35 ساڵی و 40 ساڵی موبایلی کەوتوتە بەردەست بۆ نمونە ئەگەر زۆر زوو 2005 ئەمانە موبایلی کەوتو بێتە بەردەست بەڵام ئێستا مناڵێکی پۆلی 1 و 2 3 سەرەتایی لەوانەیە هەندێک جا بەخوا من پرسیاریان لێەکەم یعنی هەندێک شت هەیە من نایزانم جاری وایە برا بچووکەکەم یارمەتی مەدا تۆ تەسەوورکە ئێکەوە چۆن مامۆستایەکی 50 ساڵ ئەتوانێت لەگەڵ مناڵێکی 7 ساڵا خۆی بگونجێنێ لە کاتێکە بەسیترین جیاوازیمان بریتە لە جیاوازی لە ڕووی تەکنۆلۆژیاوە ڕاستە دەبێت بێمە سەر بابەتێکی کە هەندێک قوتابی هەیە بە تایبەت لە ئاسی سەرەتاییەکان و ناوەندیەکان ئەوها تەعامل دەکەن لەگەڵ دایک و باوک لە دەستیان بێ قوتابخانە وێران بکەن ئاڵوودەی سۆشیال میدیان تیکتۆک ئەوە ئەسبابی چییە و چارەسەری چییە یعنی بۆچی منداڵێک وارقی لە قوتابخانە دەبتەوە وارقی لە دەرسەکانی دەبتەوە بێزارە لە هەمووشت بەس پێی وابێ بستێتە سەر ئایپادەک هەموو ژیانی بوویتەوە ئەوەسبابی چێ لە ڕووی خێزانی لە ڕووی قوتابخانە لە ڕووی مامۆستا لە ڕووی خودی خۆی قوتابیەکە ئەمن دوونێ ڤیددیوەیەکم کرد وتم بەخوا ئەمە دەرنایەنێ ئەم خەڵکە هەر موبایل بەکارێنێ با لە جیاتیەوەی هەر بڵێم کاکە بەکارمەینە چاوەکەم بەکارمەینە لە جیاتیوێ ڕاهێنانێکی پێ بدەم کە ئەگەر بەکاریشی هێنا بە پێچەوانی زیانەکانی موبایل ئیشی خۆی بکە لە ئینستاگرامەکەی خۆمدا ئەم مۆزوعە دووبارە گەڕێمەوە سەر بابەتی ئەساسی نەبوونی سەقافەتی پەروەردەیی تەماشایکە بە پێی ستاندارد مرۆڤ نابێ هەتا تەمەنی 3 ساڵی بە هیچ جۆرە هیچ شاشەیەک ببینێ بە هیچ جۆرێک چکە ئەو شاشەیە کاریگەری لەسەر توانەکانی ذەکای ئەم مرۆڤە دەکات پرۆس عەقڵیەکان بۆ منە پرۆسەی بیرکردنەوە پرۆسەی لەبەرکردن و وەبیرهاتنەوە بۆ نمونە پرۆسەی درک پێکردن هەست پێکردن دەربڕینی هەستەوەرەکان ئەو مناڵانەی کە مۆبایل زۆر بەکاردێنن نیشانەکانی ئۆتیزمیان تیا دەرەکەوێت ئاگدار بن ئەو قسە بەغەڵت نەڕوە تووشی ئۆتیزم نابن بەس نیشانەکانی ئۆتیزمیان تیا دەرەکەوێت یعنی ڕێگەیەکە لە بۆ توژبوون بۆ بێگومان ئاسانتریەکە ڕێگاکە و کێشەکە ئەوەیە بۆ منێکێک لە گرنگترین پرۆسە عەقڵیەکان کە زمانە قسەکردنە کێشەی بۆ دروسە بێ دەربڕینی هەستەکانی بۆ من لە کاتێکا پێویستە دڵخۆش بێ لەبەرەوەی لەگەڵ پەیوەندی کۆمەڵایەتی نەکردووە نازانێ مرۆڤ چۆن دڵخۆش ئەبێ بۆیە نازانێت دڵخۆشی چۆن دەربڕێ نازانێت چۆن هەستەکانی دەربڕێ ئەم پرۆسەیە بێ لە 3 ساڵ و 4 ساڵ دەست پێ بکە بۆیە لە تەمەنی 3 ساڵ هەتا تەمەنی 5 ساڵ مرۆڤ بۆی هەیە سەعات و نیوێک 2 سەعات مۆبایل و ئایپاد بەکاربێنێت تەلەڤیزیۆن بەکاربێنێ ئەویش بە مەرجێک پچر و لە دوای تەمەنی 5 ساڵ ئەم قسەیە زۆر گرنگە ئەمە بۆ دایک و باوکان بە تایبەتی لە 5 ساڵ بۆ 9 ساڵ ئەگەر منداڵ لە ڕێگەی سزا و پاداشتی معنەوی نەگمادی تکایە سزا و پاداشتی معنەوی ئەگەر مناڵ فێری تایم بەکارێنانی تایم مانجمنتی ئایپاد و موبایلینەکەی ئەو مناڵە هەتا ماوە فێر نابێت یعنی مناڵێک لە تەمەنی 6 7 8 9 10 ساڵی
دایک و باوک سزا و پاداشتیان نەدا کردبێ لە ڕووی معنەوی چۆن بۆ نمونە تەمەنی 7 ساڵە پێ دوو تۆ ڕۆڵەجان 40 دقە بۆ تەیە مۆبایل بەکاربێنی لە دوای 40 دقە ئیهێنیتەوە بۆ دایە بۆ بابە کە بوو بە 42 دقە ئینزاریەکەی کە بوو بە 50 دقە مۆبایلەکەی لێوەردەگری 20 دقە بۆ 30 دقە ئەهمالی دەکەی دەم و چاوت عاجز دەکەی قسەش لەگەڵ بکە خۆتمان عاجز پێشان دەدەی نەک بچی لێ بدەیت نەک بچی بکێشی بەدەستیان نەک بە تووڕێی مۆبایلەکەی زۆر هەمە لە پێش منداڵەکەی لە پێش ڕۆڵەکەی شەڕ دەکەن و دەمەقاڵی دەکەن دایک و باوکەکە ئەوە تەسیرەشی زۆر هەیە لە ڕووی ژیانی خوێندنەکەی لە ڕووی ژیانی ئیشکردنی ئەو لە تەمەنی منداڵی و هەتا تەمەنی ناوەندی و ئامادەی ئەودی زۆر تەسیری هەیە ئەوجا من دەمەویست باسی ئەوە بکەم ئەمە یەکەم حل چارەسەر یعنی ئێستا بۆ نمونە ئەوانەی کە تەمەنیان سەر و 9 ساڵ و 10 ساڵە و مۆبایل خۆیان پێوە گرتووە و ناتوان تەرکی ئەمە نەخۆشی دەرونی ئەمە پێویستی بە چارەسەر ئاگدار بە بەڕێنمایی چارەسەر ناکرێت پێویستی بە چارەسەری دەرونی مەرجنیە دکتۆر چکە ئێمە عادەتەن سەرەتا ڕێنمایی دەرونیمان هەیە ئەگەر بە ڕێنمایی دەرونی ینی حەلی ڕەفتارەکەمان نەکرد اینجا چارەسەرکاری دەرونیمان هەیە کۆمەڵە تەکنیکمان هەیە بەکاردێنین ئەگەر بەو تەکنیکانش چارەسەر نەبوو پێویستە پزیشکی دەرونی تەداخل بکە حەبوو دەرمان و شروع بنووسێ بە گوێرەی وەزع و تەمەنەکە پاشان لەگەڵ چارەسەرکاری دەرونی و ڕێنمایی کارەکە کۆنتاکتەکە پاشان چارەسەرکاری دەرونی چکە جیاوازە ئەگەر حەلی مشکلەکە نەکرات پزیشکی دەرونی تەداخل دەکات لەگەڵی ڕێنمایی و چارەسەر وەردەگرێت اینجا لەسەر ئەو خاڵی جەنابەت باوکەکە دایکەکە خۆی بە 2 ساعت خەریکی مۆبایلە نابێت چاوەڕێوەکان مناڵەکەی مۆبایل دابنێ ئاگدار بە پەروەردەکردن بە قسەکردن نییە من زۆربەی ئەو دایک و باوکانی سەردانمەکەن بۆ ڕێنمایی ئەڵێ مامۆستا زۆریشی پێ دەڵێم من یەکسە پێی دەڵێم یان هەندێک جاریش بە دایک و باوکەکە دەموچاوم عاجز دەکەم بۆی تێبگا کە چەند غەڵەتە پەروەردەکردن بە پێوتن نابێت پەروەردەکردن بە کردار دەبێت کاتێ دایک و باوکەکە ئەبینێ کتێبێکی بەدەستەوەی و ئەخوێنێتەوە ئەمیش فێر دەبێت ئەڵێ فەیلسوفێک هەیە 2,000 ساڵ پێشەسە ئەڵێ پێم بڵێ پێشانم بدە لەوانەیە بەبیرم ئەڵێ پێم بڵێ لە بیرمەچێ پێشانم بدە لەوانەیە بەبیرم بمێنێ involve me یعنی بەشداریم پێ بکە هەرگیز لە بیرم ناچێت بۆ ئەوەی مناڵەکەت هەتا تەمەنی 7 ساڵی فێری خوێندنەوە عشقی خوێندنی بکەی جا پرسیارێکی تۆ ئەوە بوو چۆن واکەین خۆشی زارێماوێتی بۆ ئەوەندە عشقی خوێندن و بە تایبەت دەمێت لەسەر زانکۆکانی کوردستان بەڵام ئەوە لە پرسیارەکانی داهاتوودا دەچینە سەر ئەو بابەتە ئەسا دەمەوێت بێمە سەر بابەتی قوتابی پۆلی 12 بەڵێ قوتابی پۆلی 12 هەروەکو پۆلی 12 ناوی پۆلی 12 دێ وەکو دێوزمەیەکی گەورە بەجددی وای لێ هاتیە ینی هەموو سەرکەوتن و کلیلی سەرکەوتنی هەموو ژیانی بوویتە پۆلی 12 بەجددی واژ نییە لە کات شاواژ نییە باشترین استراتیژی خوێندن لە پۆلی 12 و کوڕاهێنەرێک پێت وایەتی کاک عەبدوڵڵا ئەمن یەکەم جارە بە ڕوویەکی جیاواز باسی پۆلی 12 دەکەم یەکەم جارە باشە لە ئیعلام پۆلی 12 بزنزێکی زۆر پارەدارە لە ئێستادا بزنزێکی ناتوانم بڵێم لە زۆر بەیان بەڵام لە بەشێکیان ناشرینە ڕوویەکی بزنسی هەیە ڕوویەکی کۆمەڵایەتی هەیە ڕوویەکی خێزانی هەیە ڕوویەکی فەلسەفی سەقەتیش هەیە با من لێرەوە دەست پێ بکەم کاتێک کە ئێمە هەموو فکرمان ئەوە بێ منداڵێک 12 ساڵ بخوێنێ 4 ساڵ زانکۆ بەس لەبەرەوەی بیکەی بە مۆزەف لە شوێنێک مانگانە 400-500 هەزاری هەبێ کەواتە ئێمە لە گێژاوێشی گەورەیە ئەمە فەلسەفە سەقەتەکەی وڵاتەکەیە بەعام کە ئێمە وا دەزانین ئەگەر مناڵەکەمان بوو بە پەرستارێک و لە خەستەخانەیەک مانگانە 400-500 هەزاری پێیاکرد ئیتر سەرکەوتووە من پرسیارەکە لێرە لە من ئێمە لە هەولێر دەژین باشە بە جۆری هەولێر قسە دەکەین چ گەنجێک ئێستا بە 400 هەزار لە هەولێر ئەتوانێ مانگێک بە ڕێکوپێکی بەڕێ بکە زۆر زۆر زەحمەتە جارێ هەر 200 هەزار بکرێت تەکسی و هاتوچۆ بنزین دەڕوا 100 هەزاریش خۆ جار هەرە چیتر دەرەوە خۆگەکەجوێ مکیاجە و لەچکێکە و شتێکی ئەوەنیە کوڕەکەش زۆرشی هەیە کوڕە داماوەکەش ئەبێ 15 ساڵ ئیشکەبووی ژن دێنێت دوایگا و پارشی پێکۆ ناکرێتەوە خانوو بکڕی سیارە بکڕ وەیان کەواتە خەلەلێکی فەلسەفی پەروەردەی ئێمە ئەوەیە کە مناڵەکانمان ئەمانەوە بکەین بە مۆزەف ئەمە خەلەلە گەورەکە دووەم
لە ڕووی خێزانیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە ئەم دوانە پەیوەستن بەیەکەوە لە سەرەتاوە وایان کردووە ئەگەر منداڵێک لە قوتابخانە سەرکەوتوو زیرەک بێ تێگەی دەرەجەی بەرزبێ ئیتر مناڵێکی عاقڵی و مؤدبی و ڕێکوپێکی و بەعد هەموو سیفاتە جوانەکان لەو کەسا کۆبنەوە کە لە بیرکاری و فیزیا و کیمیایان لە بیرکاری و زانستەکان دەرەجەی 90 بەرەوسە بێزگە لە ئەوەی بەهای ئینسان بەهای مرۆڤ تێکەڵی بۆی دەکات بێگومان هیچ پەیوەندی بەیەکەوانی بەها باڵاکان کەواتە تۆ ڕازگۆی کەواتە تۆ جوانی کەواتە تۆ باشی کەواتە تۆ عاقلی تۆ بە ئەخلاقی تۆ مرۆڤێکی زیر لە کاتێکە ئەسڵەن وانە ئەسڵەن ئێمە من خۆم ئێستا تستی ئایکیوەکەین منداڵی وامان هەیە ئایکیوی زۆر بەرزە بەڵام لەبەر ئەوەی قسەکانی مامۆستاکەی لە مستەوای ئەم زۆر نزمترە فشەی بە مامۆستاکەی دێ مامۆستاکەی بە کەسێکی بێئەدەب ناوی ئەهێنێ ئەڵێ مناڵێکی بێئەدەبە دایک و باوکی بان کردووە و هەروەها ئەم مناڵە لە ڕقای زیاتر سعی ناکە زیاتر دەرزەکانی ئێهمال دەکا و ئۆتۆماتیکی ئەم مناڵە زیرەکە لە ڕووی ئایکیوە کە ئەگەر گرنگی پێ بدەین و ژینگەکەی باشکەین ئەبێتە کەسێکی داهێنە لە داهاتوە کەچی ئێمە ئەیکوژین تواناکانی لەبەرچی لەبەرەوەی مامۆستاکەی لە مستەوای 7 ساڵ قسە دەکا بەس ئەم تەمەنی عەقڵی 10 ساڵە کەواتە تەمەشا کێشەکە ئەوەیە ئێمە تا ئێستا گرنگیمان بە جیاوازی تاکایەتی نەداوە بیرکاری باشە ئینگلیزی باشە لە کێشەکە ئەوەیە بیرکاری دەرەجەی تەواوی هێناوە بەڵام بیەنە بڵێ ڕوبەریشی خوێندە لە قوتابخانە بەڵام بیەنە بڵێ ئادێ ڕوبەری ئەم ژوورم بۆ دەربێنە نازانێت کەواتە ئێمە کەسێکی کۆمپیوتەری بە بەغاییمان دروست کرد لایەنی بزنسیەکەی کە بەداخەوە دەڵێم من حەز ناکەم ناوی شوێن بێنم بەڵام کۆمەڵی شوێنی زۆر بەناوبانگ لەم هەولێرە ئەخلاقیاتی پەروەردەی تێکدا پەروەردەی ناشرین کرد و وای کرد کە دایک و باوک بەس بیر لەوە بکەنەوە منداڵەکەی یەکەمی هەرێم بێت و دەرەجە بێت تۆ بۆ هەندەسە تەمەشا دەوراتێکی زۆرەکەن لە هاوینە پارێکی زۆر سەرفەکەن بەبێ ئامادەکاری دەرونی 180 سەرکەوتن پەیوەندی بە دەرونی ئینسانەوە هەیە ئەمە قسەی من نییە ئەو دێنە سەر ئەو خاڵەش لە بابەتی سەرکەوتن اینجا بزنسەکە چییە مثلەن ئێستا مەکتەب هەیە ئەمەە من ڕاست زۆر بەسەراحەتە نێڵێم ئەمە هەمووی ئێزانێ مەکتەب هەیە مدیرەکە لەگەڵ مامۆساکان ڕێککەوتووە مدیرەکە چیەکە لە لای دایک و باوکەکان ڕێکلام بۆ مامۆساکانەکە مامۆساکان هەر تەڵەبەیەک دێ ڕێژەیەکی بۆ مدیرەکەیە ئەمە بزنسێکی ناشرینە هەر لە ئێستاوە لە پۆلی 5 ئێستا بڕۆ لە مەکتەبەکانە لە ئێستەوە کە مانگی سەرەتای سەیە بڵێ ڕێکلامەکرێ بۆ دەورات لە ناو مەکتەبەکانە هەم گەورەترین هەڵەش چییە بڕۆ 4 دەرسکە 5 دەرسکە هەر دەرزێک بە 200,000 بێ ئەمە ملیۆنێک ئێکی قازانجەکان مدیرەکە و مامۆساکان قازانجەکان بیر لەوە ناکەنەوە ئەگەر سوپەرمانیش بێ لە 3 مانگا تۆ 4 دەرزت پێ کۆنتترۆل ناکرێت سوپەرمانیش بی سوپەر زۆر عقلیش بی زۆر کاڵێم عقلبی ببوورە ینی مەبەسم ئایکوی زۆر بەرز بێ ببورن ئەو کەلیمە لە ڕۆکۆمەڵایەتەکە بەکارمێنە زۆر مناڵێکی گوێڕایەڵ بێ زۆر سعیکەر بێ زۆر ئایکوشی بەرز بێ 4 دەرزی پێ کۆنتترۆل ناکرێت بەو هاوینە گەرمە خۆش هەیە 7 دەرسەکە هەمووی پێ مامۆسای تایبەتە هەمووی لە پێناوچی باشە من پرسیارێکەکەم زەحمە نەبێت تۆ بەم 4 مامۆسای تایبەتەوە بە مەکتەبی ئەهلیەوە بە دەوراتی هاوینەوە بتوانین نۆبێنی لە طبعام چیمان بۆکەی ئێستا کەیسێکی وامە هەر ئێستا کەیسێکی وامان هەیە ئەم خاتونە لە پۆلی 12 بە یەک دنیا مامۆسای تایبەت بە خولی هاوینە بە 2 ساڵ اینجا توانیوێتی بەشێکی بەرز بەدەست بێنێ ئێستا حالیان تووشی جۆرێک لە کەئابە و جۆرێک لە دڵە ڕاوچێ ئەنگزایتی چکە عادەتەن کەئابە و ئەنگزایەتی دیپرشن و ئەنگزایەتی پێکەوەدەن توش بووە ناتوانێت سعی بکە ڕقی لە خوێندنە ڕقی لە زانکۆی ڕقی لە هاوڕەکانێتی بۆ ئێپۆلی 12 نییە باوکی بە تەلەفۆنێک سێ مامۆسای بۆ بێنێتە ماڵەوە نازم قسەکە وازەحە بۆ یە کاتێ من بە قوتابیان ئەڵێم بە سنتەرەکانم و تۆ بە مەکتەبەکان ئەڵێم ڕجاتان لێکم مناڵ فێر مەکەن کە پشت بە خەڵکی تر ببەسێ لەگەڕە با پشت بە توانەکانی خۆی بەسێ مناڵێک کە خۆی 95 دێنێ شانی ئەوەیە بچێتە تۆپ شانی ئەوەیە بچێتە هەندەسە بۆ نمونە بۆ چکە لە تۆپ تۆ لە ڕۆژێکە 8 سعادە بێ سعی بکەی هەموو ڕۆژێ بە بەردەوامی وازەحە بەڵام بەداخەوە لە یەکی ابتیداییەوە ئێمە گرنگی بە جیاوازی تاکایەتی نادەین ئەوە گرنگە کە بیرکاری دە لەسەر تەمەشا بزانە کووە با بەفو لەو لێرانی قسەی کووە ئەگەر دە لەسەر دەی بینی ئەوە دکتۆرە دەنووسێ مامۆستاکە ئافەرم دکتۆرە دان دکتۆر ئەگەر نۆ بینی ئەوە مهندیسە ئەگەر هەشت بینی ئەوە علوم مەحامیە لیسەوە ئەوش لایەنێکی باشی هەیە خۆ بەڵێ
وای نه تشجيع قوتابي كذا تماشا امن لقل او تشجيعني كاك عبد الله بامن قصي عرض جنابتكم سيدي لا اسرائيل ماله لبول يكو دوسي سرتاي چی خەنە ناو مشکی مناڵ ئەڵێ تۆ شایانی ئەوەی ببیتە خاوەنی خەڵاتی نۆبڵ بەس پێی ناڵێ لە توپ ناڵێ لە هەندەسە ناڵێ لە میکانیک ئافرێن کاک عەبدوڵڵا ئێمە هەتا تەمەنی 10 ساڵی و هەتا تەمەنی 15 ساڵی مێشکی ئینسان لە گەشەیە پەرە بە توانەکانی ئەدا تۆ ناکرێت لە پۆلیەکی ابتدایە و پێی بڵێ تۆ دکتۆری تۆ توانایەکی ئەگوژی کۆمەلگاکەمان بوو هەندەسێ تەماشا لە 15 ساڵی تۆ بێت تێستی ئەم مناڵە بکەیت دووسێ جۆر تێستی بکەیت بزانی مێشکی لە چیا باشە ئەو کاتە ئەبێ قەرار بدەیت تۆ ئەبی بەمە باشی کاکە من لەم ماوە ڤیدیۆیەکم بینی لە کۆریا چی ئەکەن خەریکە فەلسەفەی کۆری و سینی و جەماعەتی چاوگوچکەکان بە ئەوها برێم خەریکە چی لێ دێ چاوەڕێ ناکەن تەڵە مناڵێک هەتا 18 ساڵی مەکتەب بخوێنێ هەر لە 12 ساڵیەوە بوارەکەی ئەدۆزنەوە هەر لەو کاتەوە ئەڵێ کاکە ئەمە هەندێک مۆزوعی تری فێر دەکەن ئەدەب و ئوسلوبێکی کۆمەڵایەتی عامی فێر دەکەن هەر لەو بوارە خوێنێ تۆ تەسەوور کە تا دەگاتە 24 ساڵ تۆ بەکالۆریۆست تەواو کردووە مەسەلەن من بەکالۆریۆز لە هەندەسە تەواو دەکەم بەڵام ئەو لەبەروی لە 12 ساڵی و ڕاهێنانی پێکراوە لە دکتۆرەکەی من لە جامیعە زیرەکترە عەمەلیترە کرداریترە بەرهەمترترە و لە ئاخیرەوە داهێناترە بەس ئێمە فەقیرە 4 ساڵ دوان ساڵی مەکتەب و 4 ساڵی بەکالۆریۆس و 2 ساڵی ماستەر و 3 ساڵی دکتۆرا هێشتا چاوی لەوەیە دکتۆراکەی بۆی هێناوە بۆی معاشی زیادکە ئیدی هەموو فەلسەفەکە خوێندن و هەموو ئامانجەکە بەس لەبووەیە کە ڕەپارێکە دەهوێتن اینجا هەموو ئامانجەکە وای لاتێ اینجا کێشەکە سەریکە لە خودی فەلسەفەکەیە کاتێککە تۆ بیر لەوەکی تۆ مناڵەکەت بەیانی تاعین بێت بەیانی ببێت بە مۆزەفێک 400,000 هەبێ کێشەکە لێرە ئەوەیە ئیتر ئامادەیە پارێتیا سەرفەکە ئیتر زەختی لێەکە کە زەختی لێ کرد ئەو مناڵە لە پۆلی 12 تووشی ئەنگزە بڕۆ من تەحەدا دەکەم لەسەر ئەو خاڵە پرسیارێکم بۆ فەرموو جا پرسیارەکە کە بزانم وەڵامەکەی ئەمە لەسەر پرسیارەکە ئەوەیە خاستن دایک و باوکان ئەو هەزەخت لە منداڵەکەی دەکەن بەس بخوێنە ینی ئەوە بیر ناکەنەوە کە حەز و خولیایی سیە ئیسراحەتکردنی چیە یعنی وەکو مرۆڤ تەعاملی لەگەڵ ناکەن بەداخەوە کۆمپیوتەرە وەک کۆمپیوتەر بخوێنە و دەرەجەی باش بینە و تەواو ڕاستە هەرەوەندە بەخۆی زۆرترین کێشەم ئەوەیە کە من مناڵ دێتە لام ئەڵێ مامۆستا ئەوە داکمە لە دەرێ مەسەلە یان بابمە کە ناوێرم بێمە خوارەڵێ بخینە بابە ئەم مناڵە تووشی ئەنگزایتی بووە ئەم مناڵە تووشی بێرن ئاوت بووە ئەم مناڵە تووشی دیپرێشن بووە ئەسڵەن ئەبێ ماوەیەک هەر نەچێتە ئەو ژوورە من خۆم جاری وا بۆ حاڵەتی نەفسیم بۆ دروست بووە کە خۆم لە سایکۆلۆژی خوێنم بە هەفتە نەچوون بەلای مەلزەمەکانمە بە هەفتە نەچوون بەلای کتێبەکان چوون بابەتی ترم خوێندوتەوە لە ئۆنلاین گوێم گرتووە لە پرۆفیسۆرێکی مەسەلەن سایکۆلۆجیست بەڵام نەچوون بەلای کتێبەکانمە نەچوون بەلای ئەو بابەتانی کە ئیمتحانم تیا هەبووە مەسەلەن مانگی داهاتوو بۆ چکە هەستم کردو خەریکە تووشی بێرناو دەبم تووشی سووتانی دەرونی دەبم ئەو جا کەوەژڕۆ بدا ناتوانێت هیچ چت پێ ناکرێت ئەسڵەن چێژ لە ژیان وەرناگری تەحەدا دەکەم توێژینەوەیەک بکرێت لە کام قوتابخانە زۆر زەخمە لە هەولێرە لە سلێمانیا لە هەموو کوردستانە تەحەدا دەکەم لە 30 قوتابی 20یان تووشی بێرناوت و ئەنگزایەتی یان دیپرێشن بوون ئەم قسەم لە خۆمەوە نایکەم کاک عەبدوڵڵا من لەناو مەکتەبەکان دەگەڕێم لەناو مەکتەبەکانم جەلەساتمان هەیە و خەڵک دێتە لامان ئەو جا دوایی دەڵێت چ وەڵاوە تو دەورەت نەکردبوو لێ دەرەجە نەینە وەڵاوە دایکم و باوکم دایمە شەڕم کاریگەری هەیە بەڵام ئەگەر مرۆڤ لە ینی دەرونی ئامادە و بەهێز بێ بێگومانە توانێت قسەژیان بابەتێکی تریش هەیە نۆ زۆر زیرەکی و IQ قوتابی پێویستەکە لە ستەمەنێک ئەو تێستانە بکات طبعا ئێمە شخصیاتی ئینسان کەسایەتی ئینسان و توانای ئینسان عەقڵی ئینسان هەر لەسکی دایکەوە کاریگەری لەسەر ئەمە هەیە لەسەر ئینسان هەیە ئەو دایکە ئەگەر خەم و خەفەتی زۆر بێ بە تایبەتی لەسەر 4 مانگی یەکەم سترێسی زۆر بێ قەلەقی و دیپرێشنی هەبێ بێگومان کاریگەری لەسەر لایانی دەرونی و عەقلی و زەکای ئەو مرۆڤەکە لە داهاتوە حتا هەندێک لە توێژینەوەکان دەڵێت تووشی ئۆتیزم و مێنتاڵ ڕتاردێشن دواکەوتنی ژیری دەکات ئەگەری زۆرە بە تایبەتی 3-4 مانگی یەکەم دایکی دووجان اینجا مەبەسم چەند کاریگەرە تەماشایکە مرۆڤ لە سەرەتاوە کە لە تەمەنی 2 ساڵی 3 ساڵی 4 ساڵی بۆ 5 ساڵی مەرجە پێویستە ضرورە تستی IQ بۆ بکرێ
زۆر زۆر ضرورە هەموو مرۆڤێک لە 2 ساڵ بۆ 5 ساڵ مەرجە هیچ نەبێت جارێک تستی IQ بۆ بکرێت بۆ ئەوەی بزاندرێت ئەگەر خەلەلێکی هەیە نەقسیەکی هەیە لە چڕۆکەوە ئیجا عەرزی جەنابتەکەم ئێمە IQ ئێستا بۆ منە ستانفۆرد بینیەمان هەیە ویکسلەرمان هەیە باشە بە ستانفۆرد بینی ئێستا گشتێنراوی کوردستانی هەیە خۆشبەختانە لەلایەن مامۆستا سەرچیا کە من دێرەوە دەستخۆشی لێکم بەڕاستی حکوومەت هێرێمی کوردستانیش دانی پیاناوە و خەریکە ئەکرێتە پرۆژە ئینشاءڵڵا اینجا ئەم تێستە پێمان دەڵێ 2 لقی سەرەکیە 2 بەشی سەرەکیە بەشی زارەکی بەشی نازارێکی ینی عملی کردداری هەر یەکێک لەمانە 5 لقیان هەیە بۆ منە زیرەکی چەندایەتی ئەمەیان باس لە ئەرقامەکە توانای ئەو مرۆڤە لە ڕووی ژمارە و لێکدانەوەی ژمارە اینجا زارێکی و نازارێکیە لە ڕووی کردداری و لە ڕووی زمانەوانی زیرەکی بەڵگەهێنانەوە ڕەوان یعنی دۆزینەوەی پەیوەندی لە بینی شتەکانە ئەم ئینسانە تا چەندێک ئەتوانێ پەیوەندی بدۆزێتەوە لە بینی هەر شتێک پەیوەندیان هەبێت بەڵگە مەسەلەن شوێنی بینینی واتە لە ڕووی وێناکردن و ڕێخستنی شەیپ و ڕنگ و شکل چۆن پێکەوە سەبەونە دیزاینێرە چەند جوانە وانە ئەمە کەسێکە هەڵە سەلیقە جوان باشە زیرێکێکی دیکە زیرێکی یادگە دووە بیرهێنانەوە ئایا یادگەی عملی بۆ منە ئەو کەسانەی کە یادگەی عملیان باشە زووتر فێری سایقی دەبن باشە یادگەی نازارەکیشمانێ بۆ منە کەلیمات زوو لە بەردەکە ئەمانە بۆ بوارێکی تر باشن بۆ منە کۆتا زیرەکی زانیاری عام لە ڕووی کۆمەڵایەتی لە ڕووی زانیاری مەسەلەن بایۆلۆجی لەسەر کەسەکە خۆی یان زانیاری ژیانکردن بەعام تەمەشایکە ئەگەر مناڵێک لە 5 ساڵی تێست بکرێ و یەکێک لەم لە خانەی کێشەی تیابێ یان یەکێک لە بەشەکانی زۆر بە ئاسانی ئەتوانی لە ڕێگەی کۆمەڵێت تەدریب بۆ ماوەی 9 مانگ بۆ 12 مانگ 120 بۆ 130 زیرەکی بەرزکەیتەوە چەند گرنگە ئەمە قەت لە ئاستی تەمەنەگەورەکان ڕووناڵ لە دوای 15 ساڵی تەواو ئەمە نامێنێت هەتا 14 و 15 ساڵی ئێمە دەڵێن ئەم تێستە بکرێ 2 جارە بێ بکرێ جارێکیان پێش چوونێت قوتابخانە یعنی تەمەنی 2 لە بۆ 5 ساڵی شتێکی پێ بڵێم دەبێ ئەو مناڵە کە ئەچێتە ڕەوزە یانە چێتە قوتابخانە فایلی خۆی لەگەڵ یابێ ئاستی ئایکیوەکەی بۆی مامۆستاکان بزانن چۆن مامەڵە لەگەڵا بکەن ئێستا لە ئێران ئەوە لە تەنیشتمانە خەریکی ئەو سیستەمن هیچ لە قوتابخانەکان ئێرە ئەسڵەن IQ فشەی پێدەکە ئەسڵەن مامۆستاکانمان سەقافەتی ئەسڵن ئێمە ئیمانمان بەجیاوازی تاکاتینە لە قوتابخانەکانمانە تخوا من ئەمە یەکشت باسکەم لێرە 2 فەلسەفەی سەرەکیمانێ فەلسەفەیەکمان هەیە ئەڵێ هەموو مرۆڤێک وەکو یەکە بۆی ئەبێ ژینگەیەک پۆلێک دابنی 30 مناڵی تێ بکەیت و مامۆساکە وەکو یەک دەرشەرکە ئەمە فەلسەفە سەقەتە کۆنەکە فەلسەفەیەکی نوێمان هەیە کە ئێستا نمونەی هینم بۆ هێنایتەوە جەماعەتی چاوگوزەکانم بۆ هێنایتەوە ئەو فەلسەفە ئەڵێ نەخێر ئەبێ هەموو مرۆڤێک جیاوازی هەیە بە گوێری جیاوازی خۆی قسەی بۆ بکرێ معلوماتی پێ بدرێ ینی یەکسانی نییە لە ڕووی زیرەکە نییە غەڵەتە سەقەتە مامۆستایانی بەڕێز لێرەوە ینی کاتان لێ یەکەم قوتابخانەکان وەزارەتی پەروەردە بەم شێوەیە بڕوا ئاگادار بن 200-300 ساڵ دواکەوین ئێستا حالیان دکتۆر تارق سۆیدان قسێکی جوایڵێ ئێمە 500 ساڵ لە پاشین بەم شێوەیە بڕوا ئەم منتیقی ئێمە بە تایبەتی کوردستان چکەوا تورکیا خەریکە و ئێران خەریکە ئاگدار بە بەس سووریا ناکەم کە شەڕێکە بەزەوە دراوسەکانمان خەریکن 20 ساڵی تر مناڵێکی تورکی مناڵێکی ئێرانی دەبەرامبەری مناڵێکی کورد زیرەکە بێ لە هەموو کاتیژە لە هەموو ئاستەکان دەبەرزتر دەبێتن لە هەموو بوارەکان لە من و تۆ زۆر تەکنۆلۆژیا زیرەکترە بێ ئێهاکی تۆکە باشە اینجا دێین لە تەمەنی 14 ساڵی 13 ساڵی پێش هەرزەکاری طبعا کوڕ پێش 13 ساڵی کچ پێش تقریبا 9 ساڵی و 10 ساڵی دیسان ئەیکەی کۆتا جار مەسەلەن لە تەمەنی 18 و 19 ساڵی ئەکرێ باشترین شتە چونکە هەتا تەمەن 14 ساڵی ئێمە ئەتوانین کێشەکانی ئەم مناڵە چارەسەرکەین ئاگادار بن بینەران و بیسەران ئەگەر مناڵەکەت کێشەیەکی هەبێ هەتا 14-15 ساڵی چارەسەری نەکەی لە دوای 7 ساڵی لەیەکە بە پرسۆناڵیتی دیسۆردەرس واتە نەخۆشیە شڵەژانە کەسایەتیەکان شخصیەکان بۆ منە کەسێکی پارانۆی دەرەچێت بۆ منە کەسێکی شیزۆی دەرەچێت بۆ منە کەسێکی ئاهان لای خۆمانڵێ وازواز دەمێشتێکەڵێ دەمێشتێکی ترگۆڕێ زوو بڕیارەکانی دەزۆر اینجا تۆ باسی پۆلی 12 کرد ئێمە یەک دنیا خەلەلی شخصیاتمان هەیە مناڵەکە ئەگاتە پۆلی 12 من کە دەبتە هاوینەکە بۆ نمونە لە صافی 5 دەفتە 6
ئەو هەموو وەسواسێتە باوەڕ کە تەڵەبە دەناسم ئێستاش هەیە ئەوەندە وەسواسە هەر ڕۆژە و بڕارێک دەدەن وایە ڕاستە بەیانێکی هەڵدەستێ دەرێ دەچمە تۆپ ڕاستە ئەوەکەی دەفتان دەسە ئێستا منە بینی ئەڵێ وڵاتمە دەروونزانی دەچمە سایکۆلۆژی ئەوجا بە کورت و پوختی سەتا هەفتای زەکا لە دایک و باوکەوە دێت زیرەکی بەڵێ زیرێکی IQ لە دایک و باوکەوە بۆ ماوەیە DNA دەسەڵاتی مرۆڤیتیانە 130 زیرێکی ژینگەیە دووبارەی دەکەمەوە ئەگەر دایک و باوک لە تەمەنی 2 ساڵ هەتا تەمەنی 13 ساڵ فریای منداڵەکانیان بکەون 130 ئەتوانین IQ بەرزکەینەوە یعنی چی ئەو قسەیە یعنی بۆ نمونە ئەگەر IQ 95 بێ ئەتوانین بیکەین بە دەوروبەری 110 110 111 112 ئەم قسە یعنی چی یعنی ئەگەر مرۆڤێک 95 بێ IQ بە 6 مانگ فێری زمانێک ببێ ئەگەر IQ-کەی 110 115 بێ بە 2 مانگ 3 مانگ فێرە بێ ڕاست ئەگەر منداڵێک ڕئیسە من تەڵەبەم هەیە IQ-کەی 116 بە 2 سعات معدەلی نیوەی ساڵی 96 بە 2 سعات خوێندن هەموو ڕۆژێک تەڵەبەشمان هەیە IQ 85 دوا کەوتویی هەیە تۆزێک بە 12 سعات خوێندنیش اینجا توانیمانە دەی بتوانێت بە تەکنیکاتی خۆمان بتوانێت دەربچێت کە بە دایکی باوکی ئەڵێ ئەمە حاڵەتەکەیەتی جاری وایە لێت عاجزە بێ مامۆستا مناڵی من عیبی چە لەگە مناڵانی تر بابێ یەک دنیا عیبی هەیە کاکە تو لێتدایە سوکاتیت پێ کردووە خواردنی باش نەبووە بەراوردت کردووە مامۆستا لی تێ نەگەیشتووە خاڵی بەراوردکردن زۆر گرنگە لە کۆمەڵگەی مەدا بەراوردکردن زۆر هەیە منداڵی فلان کەس وەڵاستەتینە کوڕی من چایبێتی لە چت کەمە ئەتوژەوە نەبنەوە بینە کاک عەبدوڵڵا خەمەکە ئەوەیە کەسانی لە ئاست و مستەوای زۆر گەورە کە شەهادەی دکتۆریان هەیە ئەم غەڵەتە گەورە دەکەن دێنە سەر شاشەکان دەڵێن بیێنە پێشاوی خۆت سەرۆک وەزیران تەلەفۆنت بۆ دەکات دەڵێ وەرە بۆ هین بۆ ناوی چێ و هۆتێلە گەورە و دیڤان وەرە بۆ ڕۆتانە بابە ئەتوو ئەی خەیت دکتۆرێکی گەورەیت خەڵک گوێت لێ دەگرێ 129,000 بۆ 132,000 منداڵ هەموو ساڵێک ئیمتیحانی پۆلی دوانزاکە ئەگەر 50,000 مناڵ گوێ لەم قسەی تۆ بگرێ 50,000 مناڵ یەکەم بێ من پێت دەڵێم ناسەقافیە پەروەردەیەکە لە ئاستی کەسە ڕۆشنبیرەکانی وڵاتەکەمانایە دایک و باوکی گوێ لەوە دەگرێت دایک و باوکی گوێ لە مامۆسایەک دەگرێت کە هەموو هەدەفی ئەوەیە ئەو منداڵە 100 بێنێ لە مەلزەمەکەی ئەو بۆی بەیانی دوو بەیانی دیعایە بکە بڵێ لە مەلزەمەی من 100 هاتیە بۆی ئەزانی مامۆستا هەیە لەم هەولێرەیە 60 ملیۆن ساڵانە قازانجەکە لە ڤەنزەمە ینی سوڕەچیان دروست کردیە لە ڕۆی تیجارەتەوە ئەگەر ئەو مەلزەمەیە لە کتێبەکە مهمترە وەڵا وەزارەتی جەنابی وەزیر کاک دکتۆر وەڵی باواز لە کتێب چاپکردن بێنین ئەو مەلزەمانە چاپکەن هەرزانتریشمان لەسەرەکەوێت و زۆر پیاوانێت وێ یاننا ئێستا دەچینە سەر لای قوتابی زانکۆ باش حەزم لەمەیانە لە زانکۆ هەندێک قوتابی هەیە دەستە کولیە هەندێکەیە لە بۆ خوێندن دەچی زۆر بەجددی وەرگرتی با بەجددیەکەی دەست پێ بکەین باش هەندێکەیە دەچیتن وڵی مەرحەلەیەک و دوو جددیە مەرحەلە 3 و 4 بەدوی هەندە شتۆکان دەکەویتن واز دەقیمەکەی دێنی قڵقلانی دەکە ئەجەوە خۆی دەزانیتن حەزی سیارەکە جا هەریەکە بنەوەکە ینی هەدفم لەو قسەیە ئەوەیە کە زانکۆکانی کوردستان بە عام تەڵەبە پێناگەینن لە بۆ خوێندن بەس شەهادەکەیە ئەو شەهادەیە دەربینی و بچی مۆزەڤیتن ئاینەن دەسە سەر بابەتی موچە و تیزارەتەکە بەجددی زۆر غەڵەتە ئەوجا بە سەقەتیش بە سەقەتیە ینی هەدف لەوە نییە زانکۆ زۆر لەوە گەورەترە بەداخەوە زانکۆکانی ما هەم عام قسە دەکەم زانکۆی باشیشمان هەیە زۆر دکتۆری زۆر باشیشمان هەیە بەجددی هەموو ئامانجانەوەی کە قوتابی داهێنەر بەرهەم بێنن زانکۆ یانی چی سێکە ئەگەر لە ڕووی چەمکی لە ڕووی زمانەوانی و بیری لێ بکەینەوە زان کۆ شوێنی کۆبوونەوەی زانیاریە زانایانە سەرپەرشتیکردنی کۆمەڵێ گەنج کۆمەڵێ کەسی تازە پێگەیشت و کۆمەڵێ کەسی بە ئەزمون کە ناویان زانایە دانایە چوزانمە شتێکی ناوەنەی دێن کۆمەڵێ گەنجی وەکو ئێمە پێدەگەیەنن ئەها زانکۆ شوێنی ئەوانەیە زانیاریان دەنێنێت لە ڕووی زانستی چۆن ئەزانین ئەم معلوماتە زانستیە توێژینەوە کراوە سەلمێنراوە واقع ئەو هەیە و بوونی هەیە سەگە وازەحە ئەمەەوە بە هەموو ڕیسێرج و هەموو بەحساتوانە باڵێ اینجا من ئێستا دێمە سەر خاڵێک کە زۆر کۆمیدیە من ینی لە دنیای ئەکادیمیا ئەبێ پێ بکەین تەمەشا
کاتێک کە تۆ هەموو هەدفمان ئەوە بێ کە زانکۆکە تاوکە ببێ بە مۆزەف پێشتر باسمان کرد ئەم خەلەلانە دروستە بێت ئەچێتە زانکۆ جارێتەوە بەر دەچێتە زانکۆ دایتێ بەرێ وەکو چۆن دەداتە بەرێ دەڵێ تو دەچی علمیانە دەبی وەڵا علمی وەڵا منیش دێمە علمی باواز لەوە بین لە مەکتەب بچینە دەرەوە دەچێتە زانکۆ نازانێ بەشەکەی چییە چەند ئیشی هەیە لە داهاتووە ئەتوانێت چی بکە ئایا ئەتوانێت داهێنانی کاکە داهێنان واز لەبێنە ئەتوانێت بەرهەمی هەبێت یانە ئەمە ئەسڵن لە فەلسفەی زانکۆ تێ نەگەیشتووە و ئەزانێ مەکتەب و ئەبێ مامۆسا بڵە قسە بکا و ئەمیش مەلزەمەیەکی باتێ و دەرەخکە وەکو بە بەغاو بچ ئیمتحانەکە دەرەجەی باش بینێ و تابی زانکۆ ئەبێ خۆی بچێ بگەڕێ کتێب بخوێنێتەوە سەرچاوە کۆ بکاتەوە بە گروپات بابەت شەرحکەن مامۆسا سەیریکە ئەمە ئەسڵی مەسەلەکەیە بەڵام ئێمە ئێستا فێر بووین بڕواکی تەڵەبە هەیە مەرحلە چوارە کە مامۆسا مەحەزەرەکەتەوە ناکە تخۆ مامۆسا لۆم دیایی دەکەی چ گرنگە کورە ئاخر ئەمەیە کارە ساتەکە ئەتوو لە مەرحلە هەر نەتیجەکە لە بۆ شەهادەکەیە وەنیە ئەوجا کێش لە ئەساسەوە ئایا ئەم مرۆڤێکە لە بواری ئەکادیمی بخوێنێ باشیان لە بواری کردداری کاکە ئەگەرە تۆ لە بواری کۆمپیوتەر و ئەمانە باشی تیۆری و عملیەکە بڵێ کاکە بڕۆ مەحەدێکی کۆمپیوتەر تەواگە بڕۆ ئیشکە بڕۆ دوکانێک دانێ کۆمپیوتەر چاکە ئاگدار بە مەرجێت تۆ ئیلا ببی بە مهندسی کۆمپیوتەر اینجا تۆ دوکاندارێکی باش کاکە من خەڵکمانەیە شەهادەی نییە باشە وەرە بڕۆ تەمەشای کە مهندسی لێ بەردەسایە شەهادەی نییە مهندسی کۆمپیوتەری لە بەردەسایە زۆر نمونەی لەو شێوە زەمان شەهادەی نییە وەستایەکی ئەوەندە زیرەکە مهندس معمار و مەدەنی لی فێر دەبێ خۆمە عیب نییە ئەمە عیب نییە شەریکەیەکی نەوتە بوو لەم ڕۆژانە برادێکم وتی باوکم لەوێ وتم ئەی اختصاصی چییە وتی مدیری فلانە قسمە معاشیشی زۆر باش وتم ماشەڵڵا اختصاصی چیە وتی وەرە هیچی نییە بەس ئەزمموی هەیە وتم چۆن وتی وەڵا ئەو مهندسەکان فێرەکە بۆچکە تۆ لە جامیعە معلوماتە دەداتە فێری کردداریەکەت ناکە دوای زانک خەلە گەورەکە ئەوەیە بەکالۆریۆس تاوا دەکا یەکسەر وا دەزانین دەبێت کورسی مێژێکی بۆ دامدرێ و کۆمپیوتەرێک ئەمریکا بابە ئەسڵەن مامۆستایەک بۆی بێتە مامۆستایەکی باش ئەبێت 2 ساڵ دوای جامیعە بچێ بە خۆبەخشی لە بەردەست مامۆسایەکی بە ئەزمون ئیش بکە اینجا بۆی هەیە بچێتە پۆلەوە بەڵام بەلای ئێمە ئەمڕۆ تاوەکە بەین داوای تاینات لە حکوومەتەکە خۆی غڵەتێکی ڕابردووی حکوومەتیشمان هەیە 2005 و 6 و 7 تا 11 و 12 بە لێشاو خەڵکیان دامەزران فەرمو گوندەکانمان کەسیتیان نەماوە زەراعەت نەماوە هەمووی فێری مەعاش بە بۆیە سەوازەکەماناوە بەرحەڵ بۆیە فەلسفەی زانکۆ لە وڵاتی ئێمە زۆر بە سەقەتی ڕۆشتووە کاکە وەڵا پێویست ناکە هەموو کەسە بچێتە زانکۆ یعنی من لێرەوە قسە دەکەم کاکە پێویست ناکات تۆ ئیلا بچیتە زانکۆ بۆتە پرۆفایلێک سیڤێک بۆ ژنێنان و شوکردن لە کوردستانە یەکەم ئەرێ چی تەواو کردیە موازعی باشە لە ڕووی مادی خانی هەیە ئیشی نەزانمە چۆن شتەکان تێکەڵ کراون کاکێک جان وەڵڵاهی برادەرمان هەیە نەی خوێندووە وەزعی مادی لە من زۆر باشترە ئێستا من لەم ڕۆژانە چوومە بازار هەندێک ئەشیامانەویست کوڕێکی گەنجی لێ بوو هەر تقریبان بخوا لە تەمەنی خۆم و خۆتا بوو ئەوە دەوروبەری 29 ساڵێک بوو معمەلی دروستکردنی ئەدەواتی ناوماڵی هەبوو ماشاءالله باشە حەز ناکەم هەندێک ناو هەیە بیڵم چکە خەڵک ئەزانێ یعنی ماشەڵای لێبێ ڕۆژێک لە تورکیا ڕۆژێکە چێ بۆسین ڕۆژ سەفەرەکە بۆ ئەڵمانیا ئەوە دەوری ئەزمموی هەیە ئەستاجان 20 گەنجی وەکو من و تۆ لەگەڵ یا ئیشەکە و 20 عایلە بەخێوەکە ئافرم تۆ 29 ساڵی توانی وتە نەی خوێندووە ینی دەی فەرموو کام کەس کە طبعامیشی خوێندووە لە تەمەنی 30 ساڵی ئەتوانێت 30 گەنج بخاتە سەر ئیش تا تەمەنی 36 ساڵی هەر دکتۆر نییە مەبەسەکەم چییە ئەمە خوا نەخواستە لە پێگەی دکتۆر و مهندس کە من خۆم مهندسیشم کەم ناکەمەوە بەس من قسەکەم لەسەرەوەیە تکات لێ یەکەم ئەگەر تواناکانت بەهرەکانت بە گوێرەی خۆت لەگەڵت ناگونجێ تکایە ئەمە بەرە دکتۆر ئەزای من لێرە شتێک بڵم بۆ ئەبێت دکتۆر زۆر ڕێزی لێ بژیرە کاکە بڵە لەوانی سەیرت پێبێ لەبەرەوەی ئەو دکتۆرە ئەو گەنجە جوانە لە 18 ساڵیەوە تا 36 ساڵی کە جوانترین و خۆشترین تەمەنی مرۆڤە بابزانی هەر ئەکاتە قوربانی بن و تۆ عملیاتێکی چاوی تۆ عملیاتێکی مەسەلەن گۆڕینی ئێسکێک یان جوانکاریە وەڵڵاهی ئەمە ئەبێ بیخەیتە سەرسەرت ئەم دکتۆرە بۆ هەمووش نیوێ شەو تەلەفۆنی بۆ کەنە بێ ڕاکاتە خەسەخانە هەموو ژیانە ناو خوێن و هەر بەجددی هەندێک خەڵکەیە فۆبیای هەیە لەگەڵ خوێنە ئەو لەگەڵ خوێنەکان نانەکە ئەخوا ئەمە حەق نییە بیخەیتە سەرسەرت
ئەمن ئەم دکتۆرە بۆ ڕز لە دکتۆرە گرم لەبەر ئەوە نییە کەسی شیا لە بۆ شوێنی وانە لەبەر ئەوە نیە دەرەجەی بەرزی هێناوە لە پۆلی 12 نەخێر لەبەر ئەوەیە ئەم مرۆڤە قەراری داوە هەتا جوانترین تەمەنی خۆی کە 36 ساڵە کاکە 36 ساڵ مرۆڤ لە گەنجێتی ئەچێتە قۆناغێکی تر وانە تابەت 30 ساڵی لە تەواوی تر ئەم ئەی کاتە قوربانی من و تۆ وەڵا ئەمە بێ ڕێزی لێ بگیرێ بۆیە ئەگەر تۆ ئامادەنی قوربانی بەژانی خۆت بدەیت تکایە نە ئێمە تووشی گرفت بکە نەخۆشە تووشی گرفت بکە ئەنی لە قسەی سەرەتاشماندا ئەومان باس کرد شتی ئەساسی دەگەڕێتەوە سەر ئینسانەکە لە ڕووی ئامانزانانەکەی تاکایەتی بڵێ لەسەر ئامانزانانەکەی هەدەفی چییە خزمەتکردنی بە کۆمەڵگایەکەی بە منەوەکەی بەزەوە نییە بەست بۆ هەندەسە دەچینە کۆتایی پۆدکاستەکانمان بابەتی قوتابیزان کۆتەوە بۆ ئێستا دێنە سەر سەرکەوتن و بابەتی سەرکەوتن وەکو سایکۆلۆژیەک ڕاتەیە لەسەر بابەتە سەرکەوتن ئێمە طبعاً لە خودی زانستی دەروونزانیە چەمکێکی وازەحمانیە بە ناوی سەرکەوتن بەڵکم مەسەلەن سازدانی خودیمان هەیە بۆ منە لە هەڕەمی ماسلۆ بەشێکتر لە زاناکانە بۆ نمونە گونجانی دەرونیمان هەیە گونجانمان هەیە بەعام بۆیە سەرکەوتن زیاتر چەمکێکی گەشەپێدانی مرۆیی و چەمکێکی کۆمەڵایەتیە کەواتە من ئەو قسەی جەناب دەهێنم بۆی خەڵک زیاتر تێبگا هەر بە ناوی سەرکەوتن جوانترین شت لە لای من بۆ سەرکەوتن بریتە لە گونجانی ئەو کەسە یان ڕاگررتنی باڵانس لە نێوان ژیانی تەندروستی خێزانی کۆمەڵایەتی مادی واتە ئەگەر من توانیم گونجانم هەبێ لەگەڵ بارودۆخ لەگەڵ ژینگە توانیم هاوسەنگی ڕابگرم لە نێوان لایانی تەندروستیم کە گرنگە من نەخۆش بم لە جاتی من خزمەتی دایکم کەمە بێ دایکی فەقیر خزمەتی منکە کەواتە لایانی تەندروستیم لایانی خێزانیم باڵانسی خێزانیم پەیوەندیەکانم لایانی کۆمەڵایەتی و عیلاقات و پەیوەندیەکانم لایانی مادیم بەڕای من کەسێکی سەرکەوتووە کەسێک سەرکەوتو نییە بەس لە بەروی پێی بڵێن سەخی تەبیعەتە خۆی قەردار بارکە خێزانەکەی برسیکە ئەمە سەرکەوتو نییە کەسێک سەرکەوتو نییە بەس لە بەروی پێ بڵێن وڵا بەغیرەتە ژیانی خۆی بکاتە مەترسیەوە و کۆمەڵێ کاری غەڵەت بکاوە نیە بەس لە بەر بڵێ عەرزی عەزەڵات کا بڵێ ئەها لە خەڵک بدا و سوکاتی بە خەڵک ئەمە سەرکەوتن ئێمە فاشیلە بەڕاستی بۆیە سەرکەوتن بریتە لەوەی کە تۆ خۆت بخوێنیتەوە بزانی خاڵی بەهێزت چییە خاڵی لاوازت چییە لە ڕووی توانای مێشکی یەکەم دوم لە ڕووی طبیعەت کە دووشی جیاواز کەسایەتی و شخصیت لەگەڵ توانە عەقڵیەکان جیاواز لەم دوانە بزانی خاڵی بێز و لاوازت چییە توانەکانی خۆت بدۆزیتەوە و لەگەڵ یا کارێک بدۆزیتەوە هاوسەنگی خێزانی ڕابگری هاوسەنگی کار و پیشە و کۆمەڵاتی ڕابگری نەک لە بەرخاتری ئیشەکەت خێزانەکەت پشتگوێ بخەی هەمووی دەبێت باڵانس بێ باڵێ نەک زیاد لە حەدی خۆی ئەوەندە کۆمەڵایەتی بی کە لە شوێنی ئیشەکەت لێت ڕازی نەبن کەواتە سەرکەوتن بەمانە گشتێکێتوانم بڵێن بریتێ لە ڕاگررتنی باڵانس و خۆگونجاندن لەگەڵ ژینگە و بارودۆخ لە نێوان تەندروستی و خێزان و کۆمەڵگە و ئیشەکە کار و پیشە و پارە پەیداکردن دەستخۆش بێ زۆر سواس لە پێش پرسیاری کۆتایی دوو چەمک حەز دەکەم قسەیان لەسەر بکەیت لەسەر پەروەردە و فێرکردن قسەی جەنابەت چییە لەسەر پەروەردە و فێرکردن دوو چەمکی ئەساسی کە ئەبێ لە فەلسەفەی پەروەردەی ئەم وڵاتەیە ئیشی لەسەر بکرێت لە ئێستەوە بەرهەمەکەی کاک عەبدوڵڵا 20 ساڵی تری بینین یعنی ئێمە وە نەزانین ئێستامە قسەیەک دەکەم یەکسەر تا نەخێر ئێستا دەست پێ بکەین تازە ئێمە تەواو ئێمە بۆ مناڵەکانمان ئینشەڵڵا لە ئێستەوە دەست پێ بکەین 20 ساڵی تر بەرهەمی ئەم پلانەی ئێستا ئەخۆین دووش دەبێ ئیشی لەسەرکەین کە وەکو دەروونزانێک وەکو چالاکەوانێکی بواری پەروەردەیی درکی پێیەکەم غەڵەتی گەورن لە وڵاتەیە یەکەمیان بریتێ لە مەوزوعی بەرهەمداربوون کە ئێمە تەرکیزمان لەسەر یەکەمبوونە نەک بەرهەمداربوون بەرهەمداربوون زۆر گرنگترە بەرهەمداربوون زۆر گرنگترە لە یەکەمبوون ئەکرێ بڵین ئێمە یەکەم بین لە بەرهەمەکەمان من مامۆسایەکی فیزیام دەبا لە بابەرهەمم هەبێ من مهندیسم با یەکەم بم لە بەرهەمەکەی خۆم لە بەرهەمەکەی خۆشم لە چییە ناکرێت لە هەموو شتێکی هەندەسا یەکەم بی هەندێک نقطات ئافرم ینی لە بێسە بۆ منە من لە پلانینگا باشم لە ئلیڤیشنا کێشم هەیە عیب نییە باش ئەبێ توانەکانی خۆت بدۆزیتەوە کەواتە کاتان لێکم لە ئێستەوە با ئیش لەسەرۆکەین لە ناو مێشکی مناڵەکانمان بەرهەمداربوون بچەسپێنی نەک یەکەم بوون ئەمن بەرهەمی لە وەرزش هەیە ئافرم
شیرینی لە شیرین دروستکردنا باشە ئافرم سەختی لێمەکە لە فیزیا و کیمیایە ئەمە یەکەم. چەمکی دووەم کە زۆر سەقەت هێناویانە زۆر سەقەتیش هاتووە بریتە لە یەکسانی کە من ئیمانم پێی نییە. یەکسانی غەڵەتە، دادپەروەریمان هەیە، خوای گەورە عادلە، مرۆڤایەتی بێ عادل بێ نەک یەکسان بێ. کاک عەبدوڵڵا من و تۆ هەرگیز یەکسان نابین، هەرگیز یەکسان نابین کە هەردووکمان کوڕین کە هەردووکمان لەم وڵاتین. کاکە توانای تۆ لە ڕووی جەستەییەوە، لە ڕووی زەکاەوە، لە ڕووی شخصیەوە، پەروەردەی تۆ، فسیۆلۆژی تۆ، DNA تۆ، دایک و باوکی تۆ هەمووی جیاوازە لە من. ناکرێ بڵێ وەڵاهی مەسەلەن ئەمە مەوزوعێک نییە بڵێ ئەم پەرداخە بۆ سامی ئەو پەرداخەش بۆ کاک عەبدوڵڵا. تەواو پەرداخەکانمان یەکسانە، بەس لەوانەیە تۆ حەزت لە قاوە بێ، بەس من قاوە ناخۆم، شەربەتە خۆم. سپاس دەکەم. قسەکەم وازەحە. بۆیە ئێمە ئەبێ تەنانەت یەکسانی لە بینی ژنومێردا، لە بینی کچ و کوڕە، لە بینی ژن و پیاوان نییە، غەڵەتە، خەڵکینە، ئەبێ دادپەروەری بێ. دادپەروەری جیاوازە. دادپەروەری یعنی چی؟ یعنی هەموو ئەو شتانی کە ساعتێکە قسەی لەسەرەکەین، یعنی توانا و لێهاتووی کەسەکە بدۆستەوە لە ڕووی عەقلی، لە ڕووی معریفی، لە ڕووی دەرونی، لە ڕووی جەستەیی. اینجا پێی بڵێ فەرموو ئەمە بۆ تۆ گونجاوە. فەرموو خزمەت لەو وارە، فەرموو ئافەرم بزڵ خزمەتی خۆت و کۆمەڵگا و عایلەی خۆت و نیشتیمانەکەت و ئیدی هەر کەسە و ڕوئیای جیاوازی هەیە. بەس ئەتوو دەی لە یەکی و دووسێ ئیبتیداییەوە یەکەمەکان چەپڵیان بۆ لێدەی و مەدالیان ئەدەیتەوە لە ساحەت دەری دێنی بەراوردکاری دروستەکەی. ئێتۆ ئەو مناڵە هەتایە فرۆید زۆر بە جوانی دەڵێ، فرۆید زۆر ئەڵێ 5 ساڵ 6 ساڵی یەکەم 10 ساڵ 7 ساڵی یەکەم تۆ قەرار دەدەی مرۆڤەکە چۆن بێ. زۆر زۆر دەوری هەیە. لە کۆتایی پۆدکاستەکە حەزەکەم پرسیارێکت لێ بکەم لە هەموو میوانەکان دەکەین، پرسیارێک لە میوانی داهاتووی خۆمان دەکەی. باش. جا میوانەکە لەوانەیە مامۆستاوی، لەوانەیە کەسێکی ئاسایی بێ، بەڵام ئەوە بزانە هەمویان بازمونن لە بارێکی خۆیاندا. لێرەوە ڕێز و خۆشەویستیم هەیە بۆی هیوادارم تەندروست باش بێ. پرسیارەکەی من ئەوەیە ئێمە 1 ساعتە باس چێگین لە چیا باش توانەکانت لە هاتوویەکانت چین و چۆن ئەم لێ هاتووانی خۆت دۆزیوەتەوە لە چیا باشی چۆن خزمەتی وڵاتەکەتی پێەکەی. ئەو بۆ ئەوە ئەرەوەڵا دەستەکرام هەیە. زۆر سپاس ئەو هەموو کاتە زێرینێت بێمە بەخشی. زۆر سپاس دەکەم مامۆستا سامی جان، دەستەکانت خۆش. سپاس بۆ ئەزیەتماندان ئەم پۆدکاستە، سپاس بۆ رادیۆکەتان، رادیۆی تەبا سەرکەوتوو بن ئینشاءڵڵا. زۆر سپاس، دەستەکانت خۆش. بینەر و بیسەری رادیۆی تەبا لێرەدا هاتینە کۆتایی پۆدکاستەکەمان تا پۆدکاستێکی تر، تا میوانێکی تر. بە خوداتان دەسپێرم و خوداتان لەگەڵ.